کرێکاران، زەحمەتکێشان، کۆمەڵانی ئازادی خوازی کوردستان. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ڕێزگرتن لە 43 ساڵ هەڵسوڕان و خەباتی بێوچانی ڕێکخراوێکی شۆڕشگێڕ و کۆمۆنیست لە ناو شۆڕشی کوردستان و ئێراندایە. ئەمڕۆ ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە تەنیا ڕێزگرتن لە ڕۆژی سازمانی و حیزبی نییە، بەڵکو ڕۆژی ڕێزگرتنە لە باڵی سۆسیالیستی و عەدالەتخوازی ناو بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانە. ئەمڕۆ کۆمەڵە ناوێکی خۆشەویست و جێگای هیوا لە ناو دڵی خەڵکی هەژار و چەوساوەی کوردستاندایە کە بۆ ڕزگاری و ئازادی و یەکسانی ئینسان خەبات دەکات. ئەمڕۆ ئەگەر لە کرێکارێکی کوردستان بپرسیت کۆمەڵە کێیە، ئەوەڵی مانگی مەیەکانی سنە و سەقز و باقی شارەکانی کوردستان و خەباتی ساڵانەی کرێکارانی کوورەخانەکانت پێنیشان دەدات و دەڵێت کۆمەڵە ئێمەین. ئەگەر لە ژنێکی زۆر لێکراوی کوردستان بپرسیت کۆمەڵە کێیە، بوخچەی دڵیت بۆ دەکاتەوە و دەڵێ کۆمەڵە ئەو حەڕەکەتەیە کە زنجیری کۆیلەتی منی پچڕاند و لە ناو دڵی مندا جێی هەیە. ئەگەر لە لاوێکی تینووی ئازادی کوردستان بپرسیت کۆمەڵە کێیە، دەڵێت ئەو ڕەوتەیە کە هیوا و ئارەزووەکانی هەڕەتی خۆشی لاوێتیم لە ڕێباز و ئامانجەکانیدا دەبینمەوە. ئەگەر لە دایکی شەهیدێک بپرسیت کۆمەڵە کێیە، ڕسمی بەگوڵ نەخشاوی ڕۆڵەکەیت نیشان دەدات کە وەک ملوانکەی خۆشەویستی لەسەر دڵیەتی و دەڵێ کۆمەڵە کۆرپەکەی منە. ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ڕێزگرتن لە هەموو ئەم خۆشەویستانەیە. با لەگەڵ یەک بە پێشوازی ڕۆژی کۆمەڵەوە بچین. بەرز و بەڕێز بێت 26 ڕێبەندان، هەر شەکاوە بێ ئاڵای سووری کۆمەڵە.